ئەوە ماوەی چەند ساڵێکە ئەو کێشەیە هەیە لەسەر ئاسی باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان داخستنی دەواازە سنووریەکان بەڕۆی ڕۆژئاوای کوردستان و هاوکاری نەگەیاندنی هاوکاری یاخود دروستکردنی زەحمەتی بۆ گەیاندنی هاوکاریەکانی خەڵکی باشووری کوردستان لە کاتی پێویستە بۆ ڕۆژئاوای کوردستان و بەتایبەت دەواازی سمێلکان کە ئەکرێ بڵێ کێشەیەکی زۆری بۆ هاوکاریەکانی باشووری کوردستان چ لە ئاسی ڕێکخراوەیی دابێت چ لە ئاسی کۆمەڵگە و خەڵکی باشوور دابێت چ لە ئاسی چۆنەڵی هەندێک لایانی پەیوەندیتاری حکوومەتی هەرێمی کوردستان نابێت ئەستەنگی زۆر دروست بۆ لەوەی کە هاوکاریەکان بگاتە دەستی خەڵکی ڕۆژئاوای کوردستان و کێشەی زۆری دروست کردووە و لە ڕووی ئەو هێرش و داگیرکاری و کۆمەڵکوژی و ڕووداوانی کە بەسەر ڕۆژئاوای کوردستاندا هاتووە بە ڕۆحێکی وڵات پارێزی فراوان خەڵکی باشووری کوردستان خواستویانە هاوکاریان من بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەتایبەت لە نایدا کە ئەکرێ بڵێ پارتی هەژمونەیەکی زۆری هەبووە لەوەی کە کاریگەری خراپی هەبێت کە نەهێڵە و هاوکاریانە بگاتە خەڵکی دەستی خەڵکی ڕۆژئاوای کوردستان و بێگومان ئەبێ بگەڕێتەوە بۆ بوونی ئەو بەرژەوەندەیە کە هەیە چونکە بەڕاستی کاتێک کە باسی خاکی کوردستان یاخود هەرچوا پارچی کوردستانەکەی یاخود ئەو دووداوانەی مێژویانی کە لەسەر پارچەکانی کوردستان ڕوو ئەدات بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان کە لە دوای 2014ەوە ڕوبەڕووی کۆمەڵێک داگیرکاری و هێرشی جۆراوجۆر و کۆمەڵکوژی جۆراوجۆر بوونەتەوە ئەبێ لەوەی تێبگەن بەڕاستی کە ڕۆحێکی وڵات پارێزی مەزنی ئەوێت کە وەکو تاکێک لە باشووری کوردستان قاوەن لە دۆزی گەلی کورد دەربکەوێت لەسەر ئاسیا چاپارچی کوردستان چونکە بمانەوە یان نەمانەوە ئەکرێ بڵێ باشووری کوردستان تا ئاسێک هەرێمێکە کە تیایدا سەقامگیری و ئارامی هەبوو و تیایدا وەک هەرێمێکی لامەرکەزی فیدراڵی وەک هەرێمێکی سەربەخۆ لەسەر ئاسی عێراق ئەیتوانی زۆر شت بکات بۆ پارچەکانی تری کوردستان لە کاتی پێویستیە و بێگومان ئێمە ئەو هەڵوێستەشمان لە خەڵکی باشووری کوردستان بینی و ڕۆحی وڵات پارێزی خەڵکی باشووری کوردستان لە ئاستێکدایە کە لە هەموو تنگانەکاندا بە ڕۆحێکی فراوان هاوکاری خەڵکی ڕۆژئاوای کوردستان من هاوکات بیرمان نەچێ باوکووری کوردستانیش کە ڕوبەڕووی کۆمەڵی کارەساتی سروشتی بوونەوە لەوانە لەم دوایەدا کە بوومە لەرزە قورسەکە ڕوویا لەسەر ئاسی باوکووری کوردستان خەڵکی باشووری کوردستان هاوکاریکی زۆری خەڵکی باوکووری کوردستانیان کرد بەڵام بەداخەوە ئەوەی کە هەمیشە جێگەی چاوەڕوانی خەڵکی باشووری کوردستان ئەوەیە کە بە پێچەوانی خەڵکی باشووری کوردستان یاخود تاکی باشووری کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەکرێ بڵێ دەسەڵاتدارانی باشووری کوردستان چونکە لە ئێستادا ئەوەی کاری پێ ئەکرێت لە باشووری کوردستان وەکو حکوومەت کاری پێ ناکرێت بەڵکو هەژمونەی دەسەڵاتدارانی باشووری کوردستان بەدایبەت هەردوو پارتی سەرەکی یەکێتی و پارتی لە ناویدا زاڵن بەسەر ئەو بەڕێوەبرنە یاخود ئەو حکوومەتێک کە هەیە لە ناویدا لەوانە پارتی هەمیشە ڕێگری و ئاستەنگی زۆری دروستکرۆ لەوەی کە هاوکاریەکان نەگاتە دەستی ڕۆژئاوای کوردستان و لە ناویدا نەگنای هەڵە هاوکاریەکان بگاتە دەستی ڕۆژئاوای کوردستان بەڵکو ڕاستەخۆ لە ناو ڕۆژئاوای کوردستانە کێشە دروست دەکات بەوەی کە بەتایبەت لە هێنانی ئاوارەکان بە باشووری کوردستان دروستکردنی هێژی چەکداری لە ژێرناوی ڕۆژاو و هاوکاریکردن و دەستگیرۆیکردنی ڕێخستنی ئەنەکەسە لە ڕۆژئاوای کوردستان و هەمیشە نانەوەی ئاژاوەگێڕی و پلاندانان لە بەرامبەر خۆسەری ڕۆژئاوای کوردستان و چۆنەڵی ئاژاوەگێڕی بۆ لەباربردننی ئەو سیستەمە ئەوانن کە لە پارتی دیموکراتی کوردستان چاوەڕێ دەکرێت و هەمیشە دەستی هەبووە لە تێکدانی ئەو ئەزمموی کە لە ڕۆژئاوای کوردستانە هەبووە و بەتایبەت ئەکرێ بڵێ بێ هەڵوێستی ئەو یاخود بە پراکتیکەکردنی ئەو لەوەی کە چۆنەڵی ناو دەواازەکان بەتایبەت سمێلکان بەسەر خەڵکی ڕۆژئاوای کوردستانە دابخەلەوەی هەتا تەنانەت لە شەهیدکردنی ڕۆڵەکانی ڕۆژئاوای کوردستانیش نەک هەردەستیان هەیە بەڵکو تەرمەکانیش دەست بەسەرای گیرە و نادرێتەوە چونکە بۆ خۆمان دەبینین کە لە ماوەی ئەم دو ساڵدا چەند جار خەڵکی ڕۆژئاوای کوردستان لەسەر دەواازەی سمێلکان ناڕەزایەتیان هەبوو چالاکیان کرد و ئێشکیان گرت ومانەوە لەوەی کە بەڕاستەوە دەست بەسەر تەرمەکانە ئەگیرێت کە لەو دەواازەیە و نادرێتەوە بە بنەماڵەکانیشان لە ڕۆژئاوای کوردستان کە ئەمانە بەڕاستی هەمووی ڕووداوگەلێکی ناخۆشن بۆ خەڵکی باشووری کوردستان و ئەمە وەکو هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان دەبینرێت وەکو ئەو عەقلێتەوە ئەو نزیکایەتی کە ئەو هەیەی لە بەرامبەر ڕۆژئاوای کوردستان و تێکۆشانی ڕۆژئاوای کوردستان نەک وەک ڕوانگەی خەڵکی باشووری کوردستان و پێم وایە خەڵکی باشووری کوردستانیش لەو نزیکایەتی پارتی و لەو شێوازی هەڵسوکۆتی پارتی ناڕازین و پیشیان خۆش نییە بۆ شێوازە نزیک بێتەوە تێکۆشانی گەلی کورد لە ئاستێکدا لە ئێستادا بۆ تێکشکاندنی ئەو سنوورانەیە کە بەڕاستی بۆ لەسەر ئاسیا چاپارچی کوردستان لەلایەن دوژمنان و داگیرکەرانی گەلی کوردەوە دروستکراوە بێگومان ئەکرێ بڵێ ئەو تێکۆشانەش تا ئاستێک توانیوێتی چۆنەڵی
ئەو ئاواتە بەدی بهێنێت یاخود بگات ئەو ئامانجەی کە نزیک بینەوە لەوەی کە ئەو سنوورانە تێک بشکێنین و ئازارەکانی یەکتر ببینین و هەنگاو هەڵبگرین لەوەی کە باشوور یاخود ڕۆژئاوا یا ڕۆژهەڵات و باکوور هیچ فەرقێکی نییە بەڵکو ئەوە گەلی کوردە دەبێت تێکۆشانی بگێنێتە ئاستێکە ئەو پەیمانەی کە لەژێر ناوی لۆزاندا لەسەر گەلی کورد بەڕێوە چوو پوچەڵ بکاتەوە و یەکگرتن و یەکبوون و یەکهەڵوێستی هەر چاپارچی کوردستان بگاتە ئاسێکە ئەو مەترسیانی لەسەر خاکی کوردستان بەگشتی هەیە تێپەڕێنێت و پێم وایە تێکۆشانی گەلی کوردیش لە ئاستێکدایە بەڕاستی لە دوای شۆڕشی ڕۆژئاوای کوردستان و یەکانگیربوونی خەڵکی ڕۆژئاوای کوردستان لەگەڵ خەڵکی باشووری کوردستان و هەستکردن بە ئازارەکانی ڕۆژئاوای کوردستان و تایبەت پشتیوانی خەڵکی باشووری کوردستان بۆ ئەو دەنگە ناڕازایەتیانەی کە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێرناوی ژنجیانی ئازادی هەبوو وەخود یاخود ئەو کارە ساتە سروشتیانی کە لەسەر ئاسی باکوور ڕیا و هەستکردن بە ئازارەکانی خەڵکی باکوور ئەوەی بە دەسەڵاتدارانی کورد ڕاگەیان کە گەلی کورد هەمیشە حەزی بە یەکبوون هەبووە هەمیشە حەزی بە ئازادی هەبووە هەمیشە هەوڵی دا و خواستی بووە کە ئەو سنوورانە تێک بشکێنەوە پارچەکانی کوردستان بپارێزێ و گەلی کوردیش لەو هەنگاوە دەتوانی سەرکەوتن بەدەستبێنێ بۆیە پێم وابوو زیاتر داخستنی دەواازەکان بەتایبەت لە سنوورەکانی پارتی ئەکرێ بڵین پۆلەنکردنە بکرێ بۆ ئەو بابەتە ئەکرێ بڵین هەڵوێستی حیزب لایەنە سیاسەکانی تر بەتایبەت یەکێتی لەگەڵ پارتیدا جیاوازی هەبێت تا ئەسێک ئەکرێ لە هەندێک ڕۆ بڵێ ئەوان توانیوانە تا ئەسێک هەندێک هاوکاری بکەن یاخود لە هەندێک بواردا هەڵوێستی جیاواز و پشگیری جیاوازیان هەبێت بەڵام بەتایبەت ئەو ئاسنگانی کە پارتی لەسەر ئاسی سنوورەکانی خۆی بەتایبەت سمێلکان کردی تەنگە تاوبوونی بوو بۆ دۆخەی کە گەلی کورد لە ناو خۆیدا دروستی کردبوو وەک هەماهەنگێک و پشتیوانیکردنێکی یەکتری بۆیە بێگومان پارتیش هەمیشە بە ئاڕاستی دوژمن کاری کردووە و سیستەمێکی کە ئەو لە ناویدا کار دەکات و حکمێکی ئەو بەڕێوەی دەبات حکمێکی دەسەڵاتدارێتیە و هەمیشە هەوڵ دەدات کورسی دەسەڵاتی خۆی بپارێزێت لە ناویدا و ناتوانێت وەکو پارتێکی کە سربەخۆ بێت یاخود ئازاد بێت یاخود بەرژەوەندی کۆمەلگا و خاکی کوردستان لەبەر چاو بگرێ کار بکات بەڵکو بە پێچەوانەوە ئەمڕۆ بۆتە دارعاسایەکی دەستی داگیرکەران بەتایبەت دەوڵەتی تورکیا و بۆیە لەو چوارچێوەیەشدا دەبێت بە ڕێنمایی ئەوان چی پێویست بێ و چی لە قازانج و سوودی داگیرکەران نابێ ئەوە بکەن و ئەکرێ بڵێ داخستنی دەواازە سنووریەکان بە ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستان نەک داواکاری سەرەکی پارتی خۆی بوو بەڵکو خواستی سەرەکی دەوڵەتی تورکیا بوو لەوەی کە پارچەبوونێک و دابڕانێک لە نێوان خەڵکی باشووری کوردستان و باکووری کوردستاندا دروست بکات کە خەڵکی باشووری کوردستانی ناڕزایەتێکی زۆری هەبوو لەو بارەوە و بە پێچەوانەوە هەمیشە بێەوە بزانین کە کردنەوەی ئەو دەواازە سنووریانە لە کاتێکدا کە بە بڕیاری پارتی ئەکرێتەوە دەبێت خەڵکی باشووری کوردستان ئەوە بزانێت کە لە بەرژەوەندی گەلی باشووری کوردستان و پارچەکانی تریشانە بەڵکو بە پێچەوانەوە ئەوان لەسەر خواستی دەوڵەتی تورکیا و چۆنەڵی ڕخ ئەسوورکردنی خەڵکی باشووری کوردستان و پارچەکانی تریش ئەو سنوورانە ئەکەنەوە هەروەک بەڕێزیشت ئاماژەت پێکرد لە ئێستادا ئەو هاوکاریانی کە لەلایەن پارتیەوە لەژێر ناوی دەستگای خەرخوازی بارزانی ئەگاتە ڕۆژئاوای کوردستان یاخود ئەفرین یاخود باکووری کوردستان ناگاتە دەستی ئەو کوردانی کە کوردێکی وڵات پارێزن کە کوردێکن کە داکۆکی لە حەق و مافی خۆیان و کوردایەتی خۆیانەکەن و وەستانەوە ئەکەن لە بەرامبەر ستەم و زۆری و داگیرکاری دەوڵەتی تورکیادا بەڵکو زیاتر بە دنیای دەرەوە داوا پیشانێدەن کە پارتی دیموکراتی کوردستان لە ژێرنای ئەو دەستگایدا هاوکاری پارچەکانی تر دەکات بەڵام لە پراکتیکدا ئەوەی دەبیندرێت کە دابشکردنە بەسەر ئەنەکەسە و بەسەر گروپی داعش و بەسەر گروپە توندڕەوەکانی ترە کە بەدەیان گروپی توندڕەو لە ژێرناوی جیاوازدا ئەمڕۆ دەوڵەتی تورکیا لە ئەفرین شەڕیان پێدەکات و خاک و ئاوی کوردستانیان پێداگیر دەکات پێم وایە من ئەمە شەرمەزاریکی تری گەورەیە بۆ پارتی دەیخاتە سەر شەرمەزاریەکانی تری و مەڵۆکردنی ئەم شەرمەزاریانە گەیشتە ئاسێک کە بەڕاستی هەموو خەڵکی باشووری کوردستان و لەسەر ئاسی جیهانیش ئەم شەرمەزاریانە دەبیندرێت ئەم چۆنەڵی خۆ بەدەستەوەدانا یاخود ملکەجبوونە لە بەرامبەر داگیرکاری و لە بەرامبەر ئەو هەرشیانی کە دەوڵەتی تورکیادا دێکا دەبیندرێت و ئەمەش بە ئاسانی بەسەریانەوە ناچێت چونکە ڕووداوگەلی وها ڕوویاوەکە چۆن ئێمە لێرەکانە لە ئێستادا هەستمان بۆ بابەتە کردووە ئەکرێ بڵین کە لەسەر ئاسی جیهانیش لێکۆڵینەوە بە دوواداچوون ئەکرێت لەسەر ئەو بابەتە و ئەکرێ ئێمە لەلایەن خۆمانەوە وەکو خەڵکی وڵات پارێز وەکو ڕاگەیانە ئازادەکان یاخود بوێرەکان کە دەنگی ئازادی خەڵک ئەگەێنن یاخود ڕێکخراوەکان ناڕزایەتیان هەبێت و بە دوواداچوونی بۆ بکەن و لێکۆڵینەوەی زیاتر بکەن لەوەی کە ئەوەی کە لە ئێستادا پارتی ئەیکات خزمەتکردنی ناوچەکانی تری
پارچەکانی تری باکووری کوردستان یا ڕۆژئاوای کوردستان نییە بەڵکو خزمەتکردنی ئەو هێزانەی یاخود ئەو گروپانەیە کە لە ئەمڕۆدا دەوڵەتی تورکیا وەکو دەرعاسایەک بۆ توانەوەی زمان و زێد و داگیرکردنی زێدی گەلی کورد و توانەوەی زمانی کوردی وە لەناوبردنی گەلی کوردووە گۆڕیندی دیموگرافیای گەلی کورد بەکاریانەیەنە. گەلی کورد هەمیشە پێویستی بە یەکبوون بووە و کێشەیەکی سەرەکی گەلی کوردیش کە ئەکرێ بڵێ لە مێژووی قوڵی گەلی کوردە ئەمە هەمیشە و کشکستێکی گەلی کورد هەستی پێکراوە پەرتاوازەبوونی دەسەڵاتدارانی گەلی کورد یاخود ئەوانەی کە لەژێر ناوی شۆڕشی گەلی باشووری کوردستاندا پێشەنگایەتیان کردو یا خوڕێبەرایەتیان کردووە کە من پێم وایە ئەگەر هەڵسەنگاندن بکەیت لەسەری نەک لە دۆخی ڕێبەرایەتی و پێشەنگایەتیان نەبووە بەڵکو بوونتە هۆکار لە پارچەبوونی گەلی کورد لە باشووری کوردستان و دروستبوونی چەندین حیزب و ڕێکخراو گەلی جیاواز و بە ئایدیا و بیر و باوەڕی جیاواز و لە ناویدا دوجار لەگەڵەوەی چەندین بیر و باوەڕی جیاوازیان پێش خستووە نەشیان توانیوە سەربەخۆبوونی خۆ ئەمە پارێزن بەڵکو هەرێکێک لەژێر کاریگەری و هەژمونەی سیستەمێک و دەسەڵاتێک و حکومڕانێکی تردا گەشایان کردو گەورە بوون و لە ناویدا بەداخۆ ئەوەی کە ئێستا گەلی کورد لە باشووری کوردستان باجەکەی ئەدا لە ناویدا لە ژێریدا هێرش لەسەر باشووری کوردستان هەیە داگیرکاری هەیە کۆمەڵکوژی خەڵکی سیڤیل هەیە وێرانکردنی خاکی باشووری کوردستان لە ڕەز و باخ و دارستانەکانی باشوور هەیە و لە ناویدا پەلکەشبوونی داگیرکەران بۆ سەر خاکی باشووری کوردستان و فراوانبوون و دروستبوونی زۆری چۆنەڵی سەربازگەی عسکەری و ڕەبایە هەیە هۆکارەکەی باڵادەستبوون و خود کاریگەربوونی هەژمونەی داگیرکەرانی گەلی کورد لەوانە عێراق و تورکیا و سووریا و ئێرانە کە لە ناویدا ئەم هێزە سیاسیانی باشووری کوردستان هیچ کات لەگەڵ پارچەبوونیشیاندا نەیانتوانیوە بەسەربەخۆ بۆ خاکی باشووری کوردستان تێکۆشان بکەن بەڵکو لەژێر هەژمونە و کاریگەری ئەم هێزە داگیرکەرانەدا هەمیشە جوڵەیان کردووە بەتایبەت ئەگەر باسی دۆخی پەیوەندیەکانی عێراق لەگەڵ ئاسی باشووری کوردستان بکەین هەر لە سەردەمی سیستەمی پاشایەتیەوە تا دەگا بە سیستەمی کۆماری هەتا ئێستا گەلی کورد باجی چۆنەڵی بێ ئەزمموی یاخود دەسەڵاتدارانی باشووری کوردستان دەدات لەوەی کە نەیانتوانی پێشڕەویەکی یاخود دروستانە یاخود ئازادانە یاخود سەربەخۆیانە بکەن لە پێناو خواست و ئامانجەکانی گەلی باشووری کوردستان لە ناویدا لەمڕۆدا دەبینین کە بوونێتە قوربانی سیاسەتی دەسەڵاتدارانی باشووری کوردستان و لە ناویدا داگیرکاری قوڵمان لەسەر بەڕێوە دەچێت لەلایەن ئێران و تورکیاوە بە تایبەتی و لە ناویشیدا ئەمڕۆ شەڕ و ململایەنێکی گەورە لەگەڵ عێراقیش و سووریاشدا لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و چەندین بابەت جیاوازدا بەڕێوە دەچێت ئەمە ئەوە گەنێت بەڕاستی کە لە ئێستادا بە تایبەت قوڵبوونەوەیەکی زۆری تەسلیمبوون هەیە لەناو دەسەڵاتدارانی پارتیدا کە بە هەموو جۆرێک لەژێر ناوی دیبلۆماسیدا و لەژێر ناوی چۆنەڵی پێشکەوتنی خاکی باشووری کوردستان لە ڕووی ئابووریەوە کە بەداخەوە ئابوووریەکانی ئەوان دەیانبینین لەسەر ئاستی چۆنەڵی هەژمونی سیستەمی سەرمایه‌داری چەند بەرپرسێک و چەند مەسئولێک و یاخود چەند کەسایەتێکی هێزە باڵادەستەکانی پارتیدا تێناپەڕێت و لە ناویدا خەڵکی باشووری کوردستان هەر برسیە کرێچیە و بێپارەیە بێ ئاوە بێ موچەیە لە ناویدا بە چۆنەڵی بەدەم دەیان قەیرانی ترەوە ئەناڵێنێت کە ئەمە بخۆی ئەوە گەێنێت کە لە ئێستادا لە هەموو ڕوویەکەوە ئەوان تەسلیمی دەوڵەتی تورکیا بوون و تەسلیمبوونیشیان بۆ لەسەر پێمانەوەی خۆیانە و بە بۆ هێزکردنی دەسەڵاتدارێتی خۆیانە کە لە ناویدا خەڵکی باشووری کوردستان ڕوبەڕووی چەوسانەوە و حکمێکی ناداتی و ناداتپەروەری ئەکەنەوە کە ئەمە بۆ خەڵکی باشووری کوردستان جێگەی قبولکردن نییە خەڵکیش لەو دۆخی کە هەیە لە باشووری کوردستان بە تایبەت پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ پارتیدا ناڕازیە لە هەموو ڕێکەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کەم تەرخەمی خەڵکی لە ئاستێکدایە کە ڕێخستنبوون نییە و دەنگە ناڕازایەتەکان یەک ناخرێت و لە ناویدا بەڕێخستنی چۆنەڵی دەنگێک نییە دەنگێک بەرز نابێتەوە لە بەرامبەر ئەو دۆخی کە لەسەر ئاسی باشووری کوردستان بەڕێوە دەچێت وای کردووە کە دۆخە ژیانەکە وای کردووە کە خەڵکی باشووری کوردستان هەم پەرتەوازە بێت پارچە پارچە بێت و هەم لەناو دۆخێکی کورسی ژیانیدا ئەتلێتەوە کە بێهیوایی یاخود بێباوەڕی
پێم وایە لەم قۆناغەدا بەڕاستی گەیشتونێتە ئەو ئاسی کە بۆ شێوازە پێناسێ بکەین بێباوەڕی یاخود بێهیوایی بە جۆرێک باڵی کێشاوە بەسەر خەڵکی باشووری کوردستاندا چونکە بەڕاستی ڕێخستن نەبوون نەهاتنە لای یەکتری و بەرز نەکردنی دەنگەنە ڕازایەتیەکان هۆکارەکەی تەنها ئەگەڕێتەوە بۆی کە خەڵکی باشووری کوردستان تا ئاسێکی زۆر بێهیوا کراوە یاخود بێباوەڕ کراوە لەوەی کە ناتوانێت گۆڕانکاری بکات و ئەتوانم بڵم لەو چارچێوەدا ئەمە بۆتە هۆکارێکی کاریگەری بەهێز دروست بکات لەوەی کە پارتی پەلکێشی زیاتر بکات و هەژمونەی خۆی فراوانتر بکات و ئەوەی کە لە بەرژەوەندی خۆیدایەوە بۆ بەرژەوەندی خۆی ئەشکێتەوە چ جای بۆ زەرەر بە خەڵکی باشووری کوردستان یا خاکی باشووری کوردستان بشکێتەوە ئەو گوێ بەوە نادات و پەیوەندەکانی بە جۆرێکە لەگەڵ دەوڵەتی تورکیایە کە بە هەموو شێوازێک لە ئێستادا کاریگەری خراپی لەسەر خاکی باشووری کوردستان و باشووری کوردستانی شەیە ئەوەی کە لە خەڵکی باشووری کوردستان چاوەڕێیەکرێت تا ئاسێک من ناتوانم بڵم هێزە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان یاخود هێزە سیاسیەکان چونکە بەڕاستی بە گوێری ئەو دۆخێکی ئێستا هێزە سیاسیەکان کیا ژیانەکەن من پێم وایە هەریەک بە کۆمەڵە دەرد و مشکلەی خۆیانەوە ئەتلێنەوە و هەوڵی خۆکۆکردنەوە و چوزانم خۆڕێ خستنکردنەوە ئەدەن کە ماوەی چەندین ساڵە ئەم بابەتیان دەست پێ کردووە هەر لە پارتیەوە تا گاتە یەکێتی و تا گاتە هێزە ئیسلامیەکان و تا گۆڕان و تا هەموو هێزەکانی تریش هەوڵی خۆکۆکردنەوە خۆڕێخستنکردنەوە ئەدەن چونکە بەڕاستی ئەوانش لە دۆخێکە چۆنەڵی ژیان دەکەن کە ڕوبەڕووی قەیرانگەلێکی زۆر گەورە دەبنەوە و چۆنەڵی کاریگەری بەهێزی زەخت و گوشارێکی بەهێزی دەرەکی لەسەر هێزە سیاسەکانی باشووری کوردستان هەیە ناڕەزایەتی دەرەکیشەیە لەسەر هێزە سیاسەکانی باشووری کوردستان لەوەی کە ناکرێ وڵات بەم شێوازە بەڕێوە ببەن یاخود قەیرانێک و سیستەمێکی لە وڵاتەدا جێگەی قبولکردن نییە بۆیە لەو چارچێوەدا من پێم وایە ئەوە هێزە سیاسەکانین کە دەتوانن لە ئێستادا یەک بگرن چونکە بەڕاستی هەوڵی وایان زۆر داوە و لە ژێر ناوی یەکگرتن و هاتنە لای یەکتریش چاوەشەکاری زۆریان لەسەر خەڵکی باشووری کوردستان بەڕێوە بردەوە یاخود خەڵکی باشووری کوردستانیان چۆنەڵی دوور خستوەتەوە لەوەی کە قەناعەتیان پێ بکەن کە هێزە سیاسەکانێک کە گرنەوە بەڵام شتێکی وەها نەبووە بەڵکو لە ناوخوااندا ئەمڕۆ تووشی لەکترازان و بەربڵاوبوون بوون کە هەتا تەنانە خۆشیان پێ کۆ نابێتەوە و من پێم وایە خەڵکی باشووری کوردستان پێویستە لەم بابەتە تا زۆر جددی بن و یەکەڵوێز بن و یەکدەنگ بن و یەکگرتو بن و بتوانن دەستەی بەهێز لە چین و توێژە جیاوازەکان دروست بکرێت لەوەی کە لە هەموو ڕوویەکەوە ئەکرێ بڵێ داگیرکاری بەجیا یاخود سیاسەتێکی دەسەڵاتدارانی باشوور لەسەر پاچەکانی تر بەڕێوەی دەبن کە کاریگەری خراپ لەسەر باشوور بەڕێوە دەبا ئەوە بەجیا پرسە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکە بەجیا کە ئەکرێت دەسەی جیاوازیان بۆ دروست بکرێت لە ناویدا کە ئەوەی کە پێویستە بەرژەوەندی گەل لە بەرچاو بگیرێت و ناڕەزایەتیەکان فراوان بکرێن بەهێز بکرێن لە پێشەنگایەتیەوە دەستانەدا کە چیتر ئەمە لەم هێزە سیاسیانە قبول نەکرێت و بتوانن هەنگاوی جددی هەڵبگرن لەوەی کە یاخود کۆتایی بۆ سیستەمە بێنن کە لە ناویدا خاکی باشووری کوردستان و خەڵکیش ڕوبەڕووی قەیرانی قوڵ دەکەنەوە یاخود ئەوە تا پێویستە گۆڕانکاری بەهێز لەناو ئەو سیستەمەدا بکەن کە چۆنەڵی وەکو حکومڕانی یاخود وەکو بەڕێوەبردن لەسەر خاکی باشووری کوردستان ئەنجامی ئەدەن.